کەسوکاری دکتۆر فرمێس بڕیاری دادگای کەتنی هەولێر ڕەت دەکەنەوە کە ئەمڕۆ لەبارەی کەیسی کچەکەیان دراوە و دەڵێن بڕیارێکی نادات پەروەرانە بووە. دکتۆر فرمێس کە پزیشکی ددان بوو نزیکەی 3 ساڵ لەمەوبەر لە مەلەوانگەیەکی هەولێر خنکا و کەسوکارەکەی گومانیان لە ڕووداوەکە هەیە. فەرهاد مەلا حەسەن باوکی دکتۆر فرمێس بە 964 وت تا ئێستا نەدادگا نەداواکاری گشتی نەبنە ماڵەکەشی نازانن هۆکاری خنکانی کچەکەیان چییە و چۆن جێراو کەوتووە. کەچی ئەمڕۆ دادگا بڕیاری بێتاوانی ئەو دوو کەسەی دا کە لە دۆسیەکەدا تۆمەتبار بوون. وتیشی ئەو بڕیارەی دادگا گومان دەخاتە سەر دامەزراوەکانی دادوەری لە هەرێم چونکە لە کەیسەکەدا بەڵگەی هەبوونی کەمتەر خەمی و کەم و کوڕی و تەنانەت هەڕەشەی کوشتنیش لە کچەکەم هەیە، بەڵام بەداخەوە چاوپۆشییان لێکردووە. دوای 7 ڕۆژ تەرمی منداڵە 5 ساڵێکی هەولێر دۆزرایەوە کە لە ئاوی ڕووبارێکی چۆمان خنکا بوو. ڕووداوی خنکانەکە لە ڕووباری پردی گەڵاڵە لە سنووری قەزای چۆمان بوو. کاتێک ئەو منداڵە بە ئاودا دەچێت باوکی بە مەبەستی ڕزگارکردنی خۆی فرێدەداتە ئاوەکە، بەڵام ئەویش دەخنکێت. ڕەوەند هاودیانی وتەبێژی بەرگری شارستانی سۆران بە 964 ڕاگەیاند ئەو شوێنەی لێی دۆزرایەوە 20 کیلۆمەتر دوورتر بوو لە شوێنی ڕووداوەکە. وتیشی تیمەکانیان بە هاوکاری تیمە خۆبەخشەکان ئەو منداڵیان دۆزیوەتەوە و ڕاستە و خۆشڕەوانەی پزیشکی دادی سۆران کراوە. پۆلیسی کەرکووک گومانی خستۆتە سەر و پاسەوانانەی کە بە شەو پارێزگاریان لە هەردوو خانە سوتاوەکەی پارێزگاکەی کردووە و بۆ ئەمەش 5 کەسیانی ڕاپێچی بەندین خانە کردوون. دووخانە سوتاوەکەی ئەو پارێزگایە کە بە خان قیردار ناسراوە و کەوتونەتە ناو بازاڕێک گەورەکەی کەرکووک و بەهۆی ئاگرەکەوە 51 دوکان و کۆگای سوتاون. سەرچاوەیەکی تایبەت لە بنکەی پۆلیسی ئازادی تایبەت بە 964 وت ئەو دووخانە ئەرکی پاسەوانیان لەسەر کۆمپانیایەکی ئەمنی ئەهلی بووە. دوای پێداچوونەوە بە کامێراکانی ناو بازاڕەکە 5 پاسەوانەکە دەستگیر کران و وتیشی هەر لە سەرەتاوە گومانێکی زۆر لەسەر پاسەوانەکان هەبووە و لە کۆڵینەوەش لەگەڵیان بەردەوامە. کاتێکی خۆش.